دەستخۆش زۆر سپاس بۆم کۆبوونەوە دیارە برادران قسەی باشیان کرد منەمەیە بە کورتی سێ خاو خەمەڕوو بەڕێز سەرۆک وەزیرا من لە ئێستادا کە لەگەڵ بەڕێزتانە دانیشتون کۆبوونەوەکەین پێش چەند ڕۆژێک پامنێرێکمان لە کاتی ڕووماڵکردندا بە ناوی نەباز ڕەشاد لە کاتی ڕووماڵکردنی قەسفی ئەو درۆنی کە لە ئۆتۆمبیلەکەیدا بە ناشرینترین شێوە لە کاتی ڕاستە و خۆیان لێدرا لە ناوڕاستی هەولێر کاتی درۆنەکە ئەو کاتی کە درۆنەکە قەسفی کرد من نازانم ئەم درامان ناخۆشەی بینی دەستگا ئەمنیەکان و بینی پیاوانی ئاسایش لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە کاتی خۆپشاندانەکانە لە کاتی ڕووداوی لەو شێوەیە یعنی کەی کۆتاییەت و تاکەی دەستگا ئەمنیەکان پامنێر وەک دوژمن سەیرەکەن و کامێراژ وەک موامەرە خەڵکی تریشمەوەیە جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە پەیوەندیەکانی حکوومەت لەگەڵ میدیادا ڕێکخراو نییە پرسیاری خەڵک زۆرە و وەڵامی حکوومەت زۆر بە کەمیەدادا ئێمە ئەمەش سەرباری ئەوەی کە ئێمە وەکو میدیایەکی سربەخۆ لە دابەشکردنی زانیاریە و لە کاتی ئەوەی کە حکوومەت بێ لێدوان باتەوە ئەم شتانە زۆر بیکات ئێمە بێبەشەکرین پرسیارێکترم پەیوەندی بە خەڵکی سلێمانیەوەیە تەسەورێکی زۆر جدی دروستوە لە لای خەڵکی سلێمانی کە حکوومەتی هەرێم بە تایبەتی سەرۆک وەزیران جیاوازی ئەکا لە نێوان شارەکانە بە تایبەتی لەگەڵ شاری سلێمانیە ئەم جیاوازیە بوو وە لە 2 ساڵی ڕابردوودا بەشێک لە وەزیرەکان لە ڕاستیدا دوو ئیدارەیان قوڵتر کردوێتەوە تەسەڕوفاتیان و ئیشکردنیان لەگەڵ شاری سلێمانیە بە شێوەیەک لە شێوەکان بووە جیاوازیان کردووە لەگەڵ شارەکانی ترا و ئەمە ژوای کردووە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان قوڵتر بێتەوە منە ڕوسێ ملاحەزەیمە بوو زۆر سپاس هەندێک بابەت باز کراوە کە بە حساب ڕێگری کراوە لە پەیامنێر و ئەوانە وڵای من لەگەڵەوە نیم ئاگاشم لێی نییە بە هیچ شێوەیەکی سیاسەتی حکوومەت نەبووە کە ڕێگری لە پەیامنێر بکرێ بۆ ئەوەی بچێ ڕووماڵی هیچ ڕووداوێ بکە بەڵام بە حەقیقەت لێرەدا شتێک هەیە ئەمەوێ بۆتانی باس بکەم و من باسی تەنیا ڕاگەیاندنەکانی دەرەوەی حکوومەتیش ناکەم بە ڕاگەیاندنەکانی دەسەڵاتیشەوە یان ئەوانەی بە پشتگیری دەسەڵاتیشەوە باسی ئەوانەش دەکەم هەندێک جار بووە مەسەلەن بەتایبەتی لە شەڕی داعش یان لە هەندێک کارکە کارەساتی ڕوودەدا یان کێشەیەکی ئەمنیەیە یەکسەر ئەچن لایف پەخشیەکە ئەمە مەترسی دروستەکە لایەنی ئەمنی پێی خۆش نییە چکە تۆ نازانیت ئایا پلانی تری بەدواوەیە ئایا دوژمن دەیەوێت بزانێ چی ڕووی داوە دەیەوێت بزانێ ئەنجامەکەی پێکاوە یان پێنەکەوە ئامانجەکەی پێکاوە یان پێنەکە ئەم شتانە نابێتەوە ڕاستەوخۆ لە ڕاگەیاندنەکەم ئەگەر ڕێگیری دەکرێت نابێ ئێوە ئەمە بە ڕێگیریکردن لە ئازادی ڕادەربڕین یان لە ڕووماڵکردنی هەواڵەکان پیشان بدەن شتیوان نییە بەڵام هەندێک شت هەیە مەسەلەنەوەی کە دەڵێن لە ئەوەی دەرچوانی زانکۆ بەخوا ئەمە هیچ ئەوەیەکی ئەمنی نەبووە بەڵام ئەگەر شتی وە هەبێ من ناڵێم ئەبێ بەدوەدا چوون بکەین و نێڵێن بە هیچ شێوەیەکە ڕێگری لە ڕووماڵکردنەکان بکرێت ئەگەر مەترسی ئەمنی لەسەر نەبێت دروستکردنی پەیوەندیەکی پتەوتر بۆ گەیاندنی زانیاری بۆ ڕاگەیاندن وەڵام منیش داوا دەکەم لە وتەبێژ لە حکوومەت میکانیزمێکی باشتر بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو پەیوەندیە پتەوتر بکرێ زانیاری زیاتر بگا بە خەڵک بە هاوڵاتی بە ڕۆژنامەنووس بە میدیا و ئەوەی زیاتر ئەوانش بتوانن یارمەتی ئێمە بدەن